فڕۆکە مەترسیدارەکە دەستی خۆی لە ئێران وەشاند. هەموو شتێکتان دەربارەی فڕۆکەی B2 پێدەڵێم. ئەمشەو ئەمریکا بە فڕۆکە مەترسیدارەکە حەشری بە ئێران کرد. فڕۆکەی B2 فڕۆکەیەکی جەنگی ئەمریکیە و تەنها بۆ هێزی ئاسمانی ئەمریکا بەردەستە. بە جۆرێک توانای هەڵدانی موشەکی ئەتۆمیشی هەیە. تێچوەکەی لە نێوان ملیارێک بۆ 2 میلیارد دۆلاردایە. خێراییەکەی دەگاتە نزیکەی 973 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. فڕۆکەکە پانیەکەی 52 مەترە. درێژیەکەی 21 مەتر و بەرزیەکەشی 5 مەتر دەبێت. بزوێنەری B2 بە 4 بزوێنەری GFF 118 کار دەکات کە کێشی هەریەکەیان 13600 کیلۆگرامە. توانای پاڵنان و بەرهەمهێنانی 78.47 کیلۆ نیوتۆنی هەیە. دەتوانێت تا 15200 مەتر بەرز بێتەوە. فڕۆکەکە بە شێوەیەک دیزاین کراوە کە تا ساڵی 2040 لە خزمەتدا بمێنێتەوە. چەندین بەرنامە بۆ مۆدێرنکردن و پەرەپێدانی دەستی پێکردووە بە تایبەتی بەرنمەیە کە ئامانجی خێراکردنی بەرهەمهێنانی ئەو مادە ڕادارانەیە کە پێویستە بۆ چاکردنەوە لە تێکچوون. فڕۆکەکە لە جەنگی ئەفغانستان و عێراق بەکار هاتووە. توانای هەیە تا نزیکەی 45 کاتژمێر لە ئاسمان بفرێت بێ ئەوەی بنیشێتەوە. فڕۆکە مەترسیدارەکەی ئەمریکا بچێتە هەر شەڕێکەوە گەمەکە یەکلایی دەکاتەوە. بۆیە چاوەڕێ دەکرێت بە هێرشەکەی ئەم شەوی B2 شەڕی ئێران و ئیسرائیل لە بەرژەوەندی ڕۆژئاوا یەکلایی بکاتەوە.